لە نەخۆشکەوتنی مام جەلالەوە یەکێتی تووشی جۆرێک لە قەیران بوو، قەیرانی بەڕێوەبردن. لە دوای ئەوە کۆمەڵێک مەشاکیل ڕووی لە یەکێتی کرد، کادرانی یەکێتی بە بەردەوامی داوای بەستنی کۆنگریانە کرد بۆ ئەوەی دەستەیەکی نوێ یەکێتی بەڕێوەبە. کۆمەڵێک فشار هەبوو بۆ ئەوەی کۆنگرە ببەسترێ، تا دوجار لە 2019 بڕیار درا کە کۆنگرەی یەکێتی کۆنگرەی 4 ببەسترێ. کۆنگرە بەسرا سەرڕای هەموو کەم و کوڕیەکان، بەڵام هەرچۆنێ بێ کۆنگرەکە بەڕێکرا بڕاستی سەرڕایبوونی کۆمەڵێک گرژی، کۆمەڵێک ئارایی جیاواز، بەڵام لەگەڵەوە شاکە چاوەڕێکرا جۆرێک لە تەقینەوە لە ناو کۆنگریا ڕووبدا، بەڵام کۆنگرەکە بەڕێکرا لەگەڵەوەی ئەنجامەکانیشی ڕەنگە بەتڵی هەموو لایەک نەبوو بێ، بەڵام کۆنگرەکە بەبێ کێشە بەڕێکرا. بەڵام کێشەکانی کاوی کە چاوەڕێ دەکرا لە ناو کۆنگریا ڕووبدا گواسرانەوە بۆ دوای کۆنگرا، بۆ ناو کاری حیزبایەتی لە ناو یەکێتیە. لەگەڵەوەی کاری باشکرا، لەگەڵەوەی خەڵک دڵخۆش بوو بە هەندێک دەرەنجامی کۆنگرەکە، هاتنە پێشەوەی کۆمەڵێک دەموچاوی نوێ بوو، هاتنە پێشەوەی خەڵکی نوێ بوو، هاتنە پێشەوەی هەندێک خەڵکی بەتوانا بوو، لەگەڵەوەی کۆنگڕەخنە لە هاتنە پێشەوەی هەندێک خەڵکی تریژەگیرا. بەڵام بەڕاستی ینی نەتوانرا کێشەکان بە تەواوی کرد بکرێ. هەوڵدرا بۆ ئەوەی سیاسەتێکی جیاوازە دوای کۆنگرەی 4ەوە پەیڕەو بکرێ، هەوڵدرا بۆ ئەوەی یەکێتی لە ئاستی تموحی جەماوەر و خەڵکەکەی بێ، لە ئاست تموحی خەڵکی کوردستان بێ، سیاسەتێکی وا پەیڕەو بکە. بەڵام بەداخەوە نەیانهێشت، کێنەهێشت یەکێتی هەروە باو بووەوە هەوا هاتووە کە لە دەنگ و ڕەنگی جیاواز پێکاتەوە. لە ناو یەکێتیشا بەردەوام ئەوە هەبووە کە چەند باڵێک هەبوو بەڕاستی ئیتر بنەماڵەی ناوەنەی باڵی ناوەنەی ئەمە هەبووە بەردەوام، یعنی نەتوانراوە بشاردرێتەوە. طبعاً لە دوای کۆنگرەی 4ەوە بەردەوام سەرکردایەتی کە کۆ بۆ پەسمان بەوە ئەکرد کە هەرچەند بمانەوێت کە بارودۆخەکان کۆ بکەینەوە، بارودۆخەکان بە یەک ئاراستە بە یەک دەنگ سیاسەتی یەکێتی پەیڕەو بکەین، بەڵام نەتوانرا بەڕاستی ڕێگری ئەکرالەوەی بۆ لەبەرەوەی مەساڵحی شخصی و تموحی دەسەڵات پێش هەندێشت خرابوو. ئێمە نەمانەتوانی ئەو کاتە هەندێشتێ لە ئێلان بیڵێن، بەڵام بەشێک لە سەرکردایەتی درکمان بەوە کردبوو کە ڕەنگە ینی ڕەنگە 100% ینی تەسەوری شتێکی وەک هەشتی تەمووزمان نەکرد بێ، بەڵام ئەمانزانی کە حەدەسێک ڕوو ئەدا، ئەمانزانی کە ئەوەی کە ئێمە ئەمانەوێ پەیڕەوی بکەینە ناو یەکێتیە کە ئەو کات تەبان ئەمانویست یەک دەنگ و یەک ڕەنگ بین، ئەمانزانی ئەمە نامێنێتەوە، ئەمانزانی حەدەسێک ڕوو ئەدا کە ئەمە تێگەدا، یان بەڵام چاوەڕێی ئەوە نەبووین حەدەسەکە بەم گەورەیە و بەم قەباحەتە و بەم فەزاحەتە بێ بەڕاستی. بەرحاڵ وەکو وتم یعنی ئەمانە درکی پێکرا بوو، ئێمە درکمان پێکرد بوو وە چەند جارێکیش بەڕاستی خۆمان مناقەشەی ئەوە لە بینی خۆمان هەندێک سەرکردایەتی مناقەشەی ئەومانە کرد کە ئامان بینی بەتایبەت بۆ کاک لاهور، ینی هەندێک بەرنامەی هەبوو بۆ خزمەتی هەم خەڵک و کەوادری یەکێتی هەم بۆ خەڵکی کوردستان، بەڵام هەر کاتێک بەرنامەکانی دەهێنایە ناو ئەنجومەنی سەرکردایەتیەوە بەرنامەکانی بە جۆرێک لە جۆرەکان لەبار دەبران. بۆیە ئەمانزانی کە پلانێک هەیە بۆ ئەوەی کە هەم لاهوری شێخجەنگی ئەم دەسەڵاتانەی نەتوانێت بەکاربێنە بۆی خزمەتی خەڵک و یەکێتیەکانیشی پێ بکە، و هەم جۆرێک لە دروستکردنی ئەو دڕدۆنگی کە درکی پێکرا بوو ئەمانزانی تر سەرەتای حەدەسێکی گەورەترە. بەڵام وەکوتم ئێستا ژێڵەمەوە نە ئێمە و نە کاک لاهوریش پێمان وانە بوو کە ئەم بەڕێزانەی کە ئێستا حکومی یەکێتیەکان بگەن ئەو ڕادەیە کە بەکارێکی وەهاستن، چونکە بەڕاستی ئەوەی ڕوویدا کێشەیەک نەبوو، وەکوتم ئەم فەزاحەتە، یعنی بەتایبەتیش بۆ حزبێکی سیاسی کە پەیڕەوی هەیە کە بڕیار کۆنگرە کراوە و بڕیار درابوو بە پێی کۆنگرە و پەیڕەو بڵێن حزبایەتی بکرێ و حزبێک کە ئەندامی سۆشیال دیموکرات بێ بەڕاستی نەدەکرا بەو شێوەیە چارەسەری کێشەکانی بکە. بەرحاڵ ئەمانە کۆمەڵێک ئەسباب بوون، هەشتی تەمووزی لێکەوتەوە. دیارە هەشتی تەمووز کە ڕوویدا من چەند جارێکی تریش وتومە بە تەئکید جگە لە سەرانی ئێستا یەکێتی دەستێکی ئیقلیمی هەبوو لە وەزعەکەدا بەهۆی ئەوەی کە بۆی مۆقیفەکانی کاک لاهور بوو. بەڕاستی لە کاک لاهور کۆمەڵی مۆقیفی نەتەوەیی هەبوو بەتایبەتیش لەسەر ڕۆژئاوای کوردستان، ئەمە وای کرد وڵاتانی ئیقلیمی بەڕاستی بێنە ناو بابەتەکەوە و پلانێکی گەورە هەبوو، یعنی پیلانێکی گەورە هەبوو بۆ ئەوەی کە لاهوری شێخجەنگی لە دەسەڵات نمێنێ و لایەنی ناوخۆیش دەستی هەبوو، یعنی خەڵکێک هەبوو لە پلەی باڵای ڕسمی ئەم هەرێمە کە دەستی هەبوو لەوە و سەلاحیەتەکانی خۆی بەخراپ بەکارهێنا بۆ ئەوەی کە
هەندێک پۆستی ناو یەکێتی کە یان با بڵێن پۆستی ڕسمی حکوومەت کە خەڵکەکەی سەربەیەکێتین توانی ئاڵوگۆڕی ئەو دەسەڵاتانەیە ئەو خەڵکانە بک بۆ ئەوەی بتوانن پیلانی هەشتی تەمووز سەر بگرێ. بەرحاڵ هەشتی تەمووز ڕوویدا ئێوارەی هەشتی مانگ من خۆمیشێک بووم لەوانەی بەڕاستی بەهۆی ئەوەی سەرخاڵ بووم بە هەندێک کۆبوونەوەی حزبی و هەندێک بابەتی حزبیەوە تەلەفۆنێکم بۆ هات لە برادەرێکەوە باسی ئەوەی کرد کە حەدەسێک لە ناو دەستگای زانیاری ڕووی داوە و هێزێک داوێتی بەسەر دەستگای زانیاریدا. طبعاً ئەم قسەی ئاسایی نەبوو چونکە دەستگای زانیاری دەستگایکی حساسە و خەڵکتانە سەر دەستگای زانیاری حەدەسێک نییەوە بە ئاسانی تێپەڕبێ. بۆیە من ئەو کاتە طبعاً لە کۆیە بووم گەڕامەوە بۆ سلێمانی. کاتێک گەڕامەوە بۆ سلێمانی هاتم بۆ میوانخانەی لالەزار. کاتێک هاتم طبعاً مەجموعەیەکی زۆری سەرکردایەتی یەکێتیم بینی لێرە و حەدەسەکە بەلامانەوە زۆر ناخۆش بوو و دڵتەنگ بووین بەڕاستی چونکە پێمان وابوو ئەگەر هەر کێشەیەک هەبێ وەکو حەزب پێویستە کێشەکان بە پێی پەیڕەوی ناوخۆ لە ناو کۆبوونەوەکانی سەرکردایەتی چارەسەر بکرێت. بەرحاڵ هەستاین بە کۆکردنەوەی ئیمزا ئێمە و من خۆمیشێک بووم لەوانەی لەگەڵ چەند برادێکی تر بەڕاستی هەستاین بە کۆکردنەوەی ئیمزای سەرکردایەتی بۆ ئەوەی کۆبوونەوەیشی نائاسایی و بە پەلەی سەرکردایەتی ببەسترێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. ئیمزاکانمان کۆ کردەوە نزیک بە 7 ئیمزامان کۆ کردەوە ئەو ئێوارەیە کە ئێوارەی ڕۆژی پێنجشەممە بوو هەشتی تەمووز ڕۆژی پێنجشەممە بوو ڕێکەوتەکەی. بڕیاردرا کە ئیتر ئەم ئیمزایانە بەرزکەینەوە بۆ سەرۆکایەتی و داوای ئەوە بکەین کە کۆبوونەوەی سەرکردایەتی ببەسترێ. بەڵام بەداخەوە ڕۆژی جومعە ئەوەی کە ئەیڵێم ئیمزاکان ڕۆژی ئێوارەی پێنجشەممە کۆکرایەوە ڕۆژی جومعە کە ئێمە هاتینەوە بۆ ئێرە ئەو سەرکردایەتیانەی کە هاتنەوە بۆ ئێرە بە پەنجەی دەستەژمێترا. ینی ئەم بڕاکردنە لە ناکاوە بۆ خەڵکێک کە کادرێکی ئاسایی نەبێ کە مەسئولیەتێکی گەورەی لەسەر بێ. بەڕاستی سەرکردایەتیکردن ئیمتیاز نییە، سەرکردایەتیکردن بەرپرسیارەتیە، ئەبێ لە ئاستی بەرپرسیارەتی بێ. بەڵام ئەو ڕاکردنە لە ناکاوەی ئەو هەموو سەرکردایەتیە مای نیگەرانی بوو لە خودی حەدەسی هەشتی تەمووز ناخۆشتر بوو کە خەڵکێک سەرکردایەتی حزبێکی گەورەی وەک یەکێتی ئەو کات باسەکەم خەڵکێک سەرکردایەتی یەکێتی بێ بەڵام لە حەدەسێکی ئاوا ڕابگات و بەرپرسیارەتی سەرشانی خۆی هەڵنەگرێ و هەوڵ نەدا بەشێک بێ لە چارەسەر بۆ لانێکم بۆ ئەو مێژوەی کە خۆی تێدا بووە ئەمە مای نیگەرانی بوو زیاتر لە ڕوودانی هەشتی تەمووز. بەڕاستی ئێمە بە ئومێد بووین ئەو کاتە کە کۆبوونەوەیەک بکرێ و ڕوونکردنەوەیەک بدرێ بە سەرکردایەتی یەکێتی و بە کەوادری یەکێتی و ڕقسنەکانی یەکێتی و بە خەڵکی کوردستانیش چونکە دوجار یەکێتی بەشێکە لە پرۆسەی سیاسی و حکومڕانی هەرێمی کوردستان. هەر پرۆسەیەک لە ناو یەکێتی ڕوودەدات بە هەر بارێکدا بێ کاریگەری لەسەر کۆی خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان هەیە. بۆیە هیوادار بووین کە کۆبوونەوەیەک بکرێ و ڕوونکردنەوەیەک بدرێ بە خەڵکەکەەوە دڵنەواییەکیش هەبێت کە ئەم کێشانە کاتین ئەوەی کە ڕووی داوەشتێکی کاتی و چارەسەرەکرێ. بەڵام بەداخەوە هیواکەمان هیچ ینی جێی خۆی نەگرت و ئەم بارە بەردەوام بوو تا چەند ڕۆژێک تا ئیتر بڕیاردرا کە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی بکرێ. ئێمە تەمان بەشدار نەبووین لەبەر ئێمە سەرکردایەتی بووین کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی کرا بە ئومێدەوە لە کۆبوونەوەکەمان ڕوانی ئێمە پێمان وابوو کە کۆ ئەبنەوە و چارەسەری کێشەکەکەن. طبعاً کە هەشتی تەمووز ڕوویدا بە گەرماوگەرم کاک لاهور ئەیتوانی لەبەرەوەی هاوسەرۆک بوو هەموو سەڵاحیەتێکی هەبوو ئەیتوانی هێز بەکاربێنێ ئەیتوانی بۆ چارەسەری یان پەنا باتە بەرهێز و بەر هەر شتێک کە دەیەوێت سەڵاحیەتەکانی خۆی بەکاری بێنێ. بەڵام طبعاً ئەوە ئێمە مای خۆشحاڵی ئێمە بوو سەر ڕاینیگەرانیمان لە وەزارەکە بەڵام مای خۆشحاڵی ئێمە و خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتیش خەڵکی سلێمانی کە کاک لاهور بۆ ئەوەی خوێنی خەڵک نەڕژێ بۆ ئەوەی گەنجی ئەم شارە بەڕاستی سەرگەردان نەبێ بۆ ئەوەی ئەمەش بکا بە کەلتورێک کە خەڵک لەسەر دەسەڵات پەنا بۆ هێز نەبا و هەمیشە بێ قوربانی بە دەسەڵات بێ بۆ ئەوەی لە پێناو ئامانجێکی گەورەتر کاک لاهور پەنای بۆ هیچ شتێک نەبرد و ئامادەش بوو ئەگەر مەسەلەن چارەسەری کێشەکانە کرێ و ئەو دردونگی ئەو کێشانەی کە هەیە ڕووی داوە بە تەسلیمکردنی دەسەڵاتی ئەو ڕوو بدات ئامادە بوو ژبێتە ژێرباری ئەو دەسەڵاتەکانی تەسلیم بکە.
ئەو ئێوارەیە یا ئەو شەوەی کە کۆبنەوەی مەکتەبی سیاسی وەکوتم بەسرا ئومێدمان کرد کە ئیتر ئەمە کۆبنەوەی کراوە و ئینشاءالله چارەسەری کێشەکانەکەن و بە گفتوگۆ ینی چارەسەری کێشەکان بکەن و ئەگەر هەر مەسەلەیەکی شەبێ لە کۆبنەوەی مەکتەبی سیاسیەوە چارەسەر نەکرا بیهێنە ناو سەرکردایەتی. بەڵام دوای ئەوەی کۆبنەوەکە تەواو بوو ئێمە سەردانێکی کاگلاهورمان کرد تێگەیشتین کە لە کۆبنەوەکە کاگلاهور دەسەڵاتەکانی تەسلیم کردووە بەڵام بە مەرج باشە مەرجی چی لە 8 تەمووزە کۆمەڵێک تۆمەت بۆ کاگلاهور هەڵبەسرا بوو لە ژەهر خواردکردن و لە قاچاقچێتیکردن و لە کۆمەڵێک بابەتی لەم شتە بەڵام کاگلاهور طبعاً ڕەتی ئەم شتانەی کردەوە و دەسەڵاتەکانیشی بە مەرجی ئەوە تەسلیم کردبوو بە کاتی بە مەرجی ئەوە تەسلیم کردبوو کە ئەبێ لیژنەیەک پێک بهێنرێ بۆ لێ کۆڵینەوە لەو بابەتانەی لەو تۆمەتانەی کە ئاڕاستی کاگلاهور کراوە و بە کاتیش بێت تاوەکو بەستنی کۆبنەوەی سەرکردایەتی بۆ ئەوەی لە کۆبنەوەی سەرکردایەتیە تاوتوی ئەم مەوزوعانە بکرێت. بەڵام کاتێ لیژنەکە پێکات طبعاً لیژنەکە لە کۆمەڵی خەڵک پێکات بوو کە خۆیان تەڕەفی مۆزوعەکە بوون یعنی لایەنگیریان بۆ کاک بافڵ و ئەو برادرانەی ئێستای 8 تەمووز هەبوو تۆ لە بەڕاستی کاتێکی شۆ باسی لیژنەکەی لیژنە بێ خەڵکانی بێلایەن بن بەڵام ئەمانە بێلایەن نەبوون و کۆبوونەوەی سەرکردایەتیش نەبەسرا یعنی مەرجی کاگلاهور پێکێنانی لیژنە بوو و دەرەنجامی لیژنە بخرێتە ڕوو و تا کۆبوونەوەی سەرکردایەتی بەڵام نە لیژنەکە خەڵکانی بێلایەن بوون لە کۆبوونەوەی سەرکردایەتیش بەسرا و ئەو مەرجەی کاگلاهور کە بە مەرج دەسەڵاتەکانی تەسلیم کردبوو لەسەر وەرەقەیەک بەدەستنووس هەمویان واژۆیان کردبوو طبعاً کاگلاهور خۆی لە نیەتپاکی خۆی لەبەرەوەی پێی وان نەبووە کە ئەوان تا ئەو مەرحلەیە بڕۆن تا ئەو ڕادێ بڕۆن لەگەڵی کە وەرەقەکەش بشارنەوە نسخەیەکی مەسەرەن لانی کەم ڕسمێکی وەرەقەکەی نەگرتووە کە هەمویان ئیمزایان لەسەرەوە کردووە باشە ماوەیەک تێپەڕی کۆبوونەوەی سەرکردایەتی نەکرا وەزعەکان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ گرژیەکان زیاترە بوون دوجار طبعاً بەر لە 8 تەمووز ئێمە لەگەڵ وەکو ئەو کاتەیەکێتی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە هاوپەیمانێتێکمان بەستە بوو بۆ هەڵبژاردن کاگلاهور سەرۆکی هاوپەیمانێتێکە بوو کۆمەڵێک برادەر لە ناو یەکێتیە ئەوەندە قەڵس بوون بەوەی یعنی هێشتا کاگلاهور دەرنەکرابوو ئێمە دەرنەکراوین لە ناو یەکێتیە ئەوەندە قەڵس بوون بەوەی کە کاگلاهور سەرۆکایەتی ئەو هاوپەیمانێتی ئەکا لەبەرچی قەڵس بوونەکەیان یعنی تەسەوور کە ڕادەی تێگەیشتنی ئەم برادرانە ئەنانیەتیان گەیشتووە حاڵەتێک قەڵسیەکەیان ئەوە بوو کە نەوەکو لاهوری شێرجەنگی بتوانێت دەنگێکی زۆر لە دەوری یەکێتی کۆبکاتەوە و لاهوری شێرجەنگی بەوە ببێ بە ڕقم طبعاً لاهوری شێرجەنگی پێویستی بۆ نەبووە ئەم شتە بیکا بە ڕقم خۆی ناوێکە هەیە و دروست بوو خەڵک خۆشی ئەویست باشە بەڵام بۆ ئەوەی لاهوری شێرجەنگی ئەم بابەتە نەیکا بە ڕقم کۆمەڵێک برادر هەستان چوونە ژێرباری وەزعەکە و یعنی زیاتر هاندەر بوون بۆ چوونە لای کاک بافڵ و هانیاندا و کە ئەبێ لاهوری شێرجەنگی لە سەرۆکی ئەم هاوپەیمانێتیە دوور بخاتەوە ئەمەشیان کرد طبعاً پێم وانییە قازانجیان لەمە کرد بێت چکە بینیمان بەداخەوە ینی کە تۆ کاتێک هاوپەیمانێتێک لەگەڵ حزبێکی ترەکەی بێ ڕازگۆ بی لەگەڵی بینیمان کە ڕازگۆ نەبوونەوەیە و حاڵی وەزاکەشمان ینی وەزاکەمان بینی کە بەچی گەیشت ئەگەر ینی خەڵک ئەو کاتە پێی وابوو کە یەکێتی ینی نەتیجەیەکی باشی هێناوە بەڵام لە ڕاستیدا سیستمی هەڵبژارنەکە مساعید بوو بۆ ئەوەی ئەو ژمارە کورسێ بەدەست بێنێ خۆ ئەگەر سیستمی هەڵبژارنەکە نەبووایە بە دڵنیای دەنگی زۆر کەمی کرد بوو بۆ لەبەرەوەی خەڵک من چەند جارێک گوتومە خەڵک بۆیە یەکێتی بوو لەبەرەوەی یەکێتی فەزایەکی جیاوازتری لە حیزبەکانی کوردستان هەبوو ئازادی بیر و ڕادەربڕین هەبوو یەکێتی حیزبێک بوو ئەتوانی ڕێی خۆت دەربڕی ئەتوانی ناڕزایی دەربڕی ئەتوانی یەکێتی بیت و ڕخنە لە یەکێتیش بگریت سەرەڕای ئەوەی کەم و کوڕیش هەبووە یعنی ئەو کاتە ئەوە نەبوو ئێمە بڵێن هەموو شتێ پێرفێکت بووە کەم و کوڕیش هەبووە بەڵام ئەم شتانە خاڵی زۆر ئیجابی بوون بۆ یەکێتی بەڵام 8 تەمووز ئەمەی نەهێشت کە ئەمەی نەهێشت کۆمەڵی خەڵک ئامادە نەبوو بەڕاستی دەنگ بداتەوە بە یەکێتی لە کاتێکدا یەکێتی من لەم ڕۆژانە بەڕاستی وتارێک نووسی لە کاتێکدا یەکێتی پێوێت تەقلیدی پارتی بکە ینی خەڵک ڕخنەی لە پارتی بوو لە بەرۆی پارتی ئەیانوت حزبێکی دیکتاتۆرە ئێمە ساڵەهای ڕخنەمان لە پارتی گەر وتمان پارتی ڕێگەنادا خەڵک ڕێی خۆی دەربڕێ تۆ کاتێک
حزبەکەت هاوشێوەی پارتی تەسەڕوفەکان مەجبور نیت دەنگ بەویش بدەیت چونکە تۆ پارتیت ڕەت کردوتەوە لەبەر ئەم شتانە ئێستا حزبەکەی تۆ هاوشێوەی پارتی تەسەڕوفەکان مامای قبوڵ نییە بۆیە بەتاکی دەنگەکانی کەمی کرد وە زەرەری جدیشیان کرد لەما هەرچەندە دانیان پێدانەنا وتیان کە ئێمە بەبێ لاهوری شێخجەنگی و ئەوانەی لە ناوی یەکێتی ئێستا دەوریان نەماوە نەتیجەیەکی باشترمان هێنا باش فێڵیان لە خەڵکەکەی خۆیان کرد ماوەیەکی بەسەرا چوو کۆمەڵێک کۆبنەوە کرا بۆ هەڵبژاردن سەرکردایەتی بازنەکان ڕۆژێک سەرکردایەتی هەولێر و سۆران و کۆیە لە مەکتەبی سیاسی هەولێر کۆبووینەوە کاک بافڵ ئەو کات لە لای کاک مەسعود لە سەری ڕەشەگەڕایەوە کۆبنەوەیشیان هەبوو هات خۆی کرد بە کۆبنەوەکەی ئێمەدا و طبعاً هەموو برادرانی ئەو سێ بازنەیە سەرکردایەتی شایەدن لەبەر چاوی ئەوان بووکە هات کاک بافڵ کۆمەڵی قسەی کرد بۆ بزاتیش قسەکانی تەوجیهی من کرد کە پێی وابوو من ئاگدار نیم کەچی گوزەراوە و لەوێ ئەو ڕاستیەکانم تێگەێنێ بەڵام بێئاگا بلەوەی من ڕاستیەکان نەزانم شتەکان لەبەر چاوە و ڕاستیەکان هەرچێک بوو بێ خودی ئەم تەسەڕوفە ئەم ڕێکارانەی کە کرا مەقبول نەبوو چۆ کاتێک تۆ خەلەلێکی لە ناو حیزبە ناکرێتەوە سەرکردایەتەکەت لە ئیعلامەوە بزانێت چیە گوزەراوە کۆبنەوەی سەرکردایەتی بەستین من ئەمەم لە کۆبنەوە بە کاک بافڵ وتم ئەگەر کاک لاهوور هەڵەیەکی کردووە بۆ نەهاتی لە ناو کۆبنەوەی سەرکردایەتی ئەم مەوزوعە تەڕحکەی بۆ ڕێگەت نەدا سەرکردایەتی ئەم بابەتە بڕیار یەکلا بکاتەوە و مەسەلەی ژەهر خواردکردنەکەش کاک لاهوور داوەتی ئەوان بووە ئەوان لە ماڵی کاک لاهوور نەبوون یعنی ئەگەر هەوڵێک هەبوو بێ بۆ ژار خواردکردن ئێستا منەکەمە گومانەوە هەوڵەکە دیارە بۆ ژار خواردکردنی کاک لاهوور بۆ دیارە ئیتر یاریەکە پێچەوانە بۆ تۆ بە هەڵە بۆ ئەوان چووە چونکە من تۆ لە ماڵی خۆم داوەت کەم و ناکرێ ئەو کاتە تۆ لە ماڵی من داوەتی من بڵم تۆ هەوڵی جار خواردکردنی منت داوە خواردنەکەی ماڵی منە بەڕاستی ڕێی تێ ناچێت ئەمە یەک دوو کاک لاهوور هەموویانی سەرپەرش کردەوەی یەک لیژنە پێک بێنن دوو دادگا هەیە با دادگا بابەتەکە یەکلای بکاتەوە ئەگەر بەڵگەیان هەیە بوو کاک بافڵ بەردەوام ئەمەی ئەو تۆی بەڵگەمان بەدەستەوەیە ئەگەر بەڵگەیان هەبوو خۆ ئەمان بە جۆرێک دەستیان بەسەر هەموو مؤسسەکان داگرت بوو بە دادگاشەوە بۆ نەچوون لە دادگام بابەتە بۆ نەچوون بەڵگەکانی ئەم خەنە ڕوو چێ ڕێگر بوو خۆیان کولفی کول بوون ئایندوانی هەموو شتێ بکەن چێ ڕێگر بوو دوای ئەوە لاهوری شێخجەنگی چۆ بەردەمی دادگا و بینیمان بێتاوانی خۆی سەلماند بەهەرحاڵ طبعاً دوای ئەوەی کە دڵنیا بوون لەوەی جگە لە کاک لاهوور دڵنیا بوون لەوەی ئێمە هەندێک لە سەرکردایەتیەکانی کە بە ئێستاشەوە لەگەڵ کاک لاهوورین کە پێی وتین دەرکراوەکان طبعاً ئێمە ئەگەر بچوینایەتە ژێرباری ئەو سیاسەتەی کە یەکێتی لە دوای 8 تەمووز پەیڕەوی ئەکرد بە دڵنیایی دەرناکراین چونکە ئەو سەرکردایەتیانەی کە ئێستا لە ناو یەکێتین و شەڕیمانەوەیان بۆ ئەوە کرد لە ناو یەکێتیە پێیان ڕازی بن و بمێننەوە و کاک بافڵ پێ قبوڵیان بکات ئێمە ئەو شەڕەمان نەکرد بەڵکو ئەگەر مەبەستمان بواە کاک بافڵ خۆی پێی خۆش بوو ئێمە بمێنینەوە بەڵام کاتێک زانی ئێمە نەک تەنها لەبەر خودی شەخص وەکو کاک لاهوور کاتێک زانی ئێمە ناچینە ژێرباری ئەو سیاسەتەی یەکێتی پەیڕەوی دەکات لە دوای 8 تەمووزەوە و قبوڵمان نییە یەکێتی بەو شێوەیە ئاراستە بکرێ ئەمری دەرکردنیان دەرکردین لە کاتێکدا لە کاتێک کە ئەمری دەرکردنی ئێمە دەرکرا 10 ڕۆژ پێشەوە ئێمە کچ و کوڕی باش بووین و تەکلیفیمانەوە و پشگیریکردنی ئەوانیان لێکردین بەڵام کە زانیان ڕازی نابین ئەمری دەرکردنیان دەرکردین جا خۆشەکە چی بوو ئەمری دەرکردنەکەمان ئەڵێ هەندێک مادەی تیا دانراوە ئەڵێ ئەمانە خیانەتیان کردووە خیانەت لە کاتێکدا ئەوانەی کە پێیان وتین دەرکراوەکان کاتێک ئێمە دیفاعمان لە یەکێتی ئەکرد کاتێک ئێمە شەڕمان ئەکرد شەڕی هەموو لایەنەکانمان ئەکرد شەڕی پارتیمان ئەکرد بۆ یەکێتی کاک بافڵ و کاق و بادی برای احترامم هەیە ینی بەڵام ڕاستیە بێ بووترێ سەرما و گەرمایان بۆ ئەم حیزبە وەکو پێویست نەبینی بوو بەهەرحاڵ ئێمە جگە لە یەکێتی ئێمە هەموو ئەو خەڵکانە قوربانیمان بۆ ئەم خاکەدا قوربانیمان یعنی ئامادە نەبووین خیانەت لە هیچ شتێکی ئەم نیشتیمانە بکەین چۆن ئەکرێت تۆمەتی خیانەت دەیتە پاڵک خەڵکانێک کە تا دوێنێ شەڕی مان و نەمانیان لەسەر حیزبەکەت کردووە دوای دەرکردنیشمان یعنی ئەوان بە جۆرێک ترسیان هەبوو لە لاهوری شێخجەنگی و هەژمونی لاهوری شێخجەنگی دوای دەرکردنیشمان
ڕازی نەبوون بەوەی لاهوری شێخجەنگی بمێنێتەوە. باشە؟ طبعاً کاتێک حزبی سیاسی ئەکەوێتە هەڵەیەکەوە بەڕاستی ئەکرێ شخصێک هەڵە بکە، بەڵام ناکرێت سەرکردایەتی حزبێک بە کامەڵی کەسێکی تێدا نەبێ بە کاک بافڵ بڵێ ئەو هەنگاوی تۆ گرتووتەتە بەر، یعنی جیا لە مەسەلەی یعنی ڕەفاقەت هاوفکری، یعنی لە ڕووی قانونیشی و عیبەیەکی گەورەیە. سەرکردایەتی یەکێتی یەک بانکران و کۆکرانەوە بوو ئەوەی ئیمزایان پێ بکرێ بۆ دەرکردنی لاهوری شێخجەنگی لە وڵات لە سلێمانی ئەم وڵاتە بەجێ بێڵێ. من یعنی پێم سەیرە مەسلحەت گەیشت بۆ ئەو ڕادەیەی کە کەسیان ئامادە نەبوون دەم بکەنەوە بڵێن کاک بافڵ ئەو هەنگاوە بە دەستوریش تۆ بۆت نییە، بە پێی دەستوری عراقی کە کاک لاهور هەرێمی کوردستان سەر بە عێراقا بە پێی دەستوری عراقی هاوڵاتێکی عراقیە و هیچ قانونێک ناتوانێت هاوڵاتێکی عراقی نەفی بکا بۆ دەرەوە. تۆ بۆت هەیە تەسەڕف بکەی لە ناو چوارچێوەی حزبەکەی خۆت کە ئەم تەسەڕفەشیان لێسەر دوای ئەوە من باسی دەکەم کە تەسەڕفێکی پەیڕەوی نەبوو، بەڵام بەهەرحاڵ لە چوارچێوەی حزبەکەی خۆت تۆ تەسەڕفەکەی، بەڵام لە چوارچێوەی وڵاتە دەستور ئەو مافەی بە تۆ نەداوە، تۆ هیچ جگە لە ناو حزبەکەی خۆشت هیچ پێگەیەکی ڕسمیت نییە لە وڵات بەڕاستی، هەتا ئەگەر پێگەی ڕسمیشت دەبێت ئەو دەسەڵاتت نی هاوڵاتێک نەفی بکەیت لەم وڵاتە، بەڵام بەداخەوە ینی سەرکردایەتی یەکێتی گەیشت ینی کەوتە ئەم هەڵەیەوە کە ینی هەڵەیەکی قانونی گەورە بەسەریدا تێپەڕێ. ئیمزاکە کرا بەڵام سەری نەگرت طبعاً لەبەرەوەی کاتێک تۆ دەست بۆ شتێکە بەی کە هیچ منطقی تیانێ بە دڵنیایی سەر ناگرێ. و لاهوری شێخجەنگی خۆشی ینی دەستبەرداری یەکێتی نەبوون لەبەر ئەوەی کە لەبەر ئەوە ناکا یەکێتیان پێڕاستە، لەبەرەوەی تا ئێستش بە ئومێدی ئەوەن بەشکوم ڕۆژێک بێ یەکێتی بچێتەوە سەر ڕێچکە دروستەکەی خۆی و بتوانێت جارێکی تر دڵی خەڵک بەدەست بێنێتەوە. بەڵام ئەم سەرکردایەتی ئێستا یەکێتی و ئەو حکومڕانانەی ئێستا یەکێتی بەڕاستی ناتوانن ئەمە بکەن، لەبەرەوەی ئەمڕۆ 4 ساڵ بەسەر ڕووداوی 8 تەمووزدا تێدەپەڕێت. 4 ساڵ کەم نییە بۆ ئەوەی تۆ بتوانی سەرکردایەتیەک یا خەڵکانێک هەڵسەنگێنی کە بزانیت تا چەند لە ئاستی بەڕێوەبردنی حزبێک موسسەیەک وڵاتێکدان دەرکەوت بۆ هەموو خەڵک کە ئەمانە نەک ناتوانن حکم بکەن و نەک ناتوانن یەکێتی بەرەو پێشبەرن، بەداخەوە یەکێتیان گەیاندوتە ئاستێک کە یعنی ئەوە تا بینین هەر ڕۆژە و بە جۆرێک یعنی باسی یەکێتیەکرێکە ڕۆژێک مەسەلەن سێرەکەی ناوی میلیشیات لەگەڵ یەکێتی دێ، ڕۆژێک هەندێک ناو بەڕاستی کە من حەز ناکەم بە خاتری ئەو مێژووی کە ناوی یەکێتی هەمان بۆ حەز ناکەم لێرە ئەو ناوانە بەکاربێنم، بەڵام ئەبێ خۆشیان ئەوە بزانن کە وە چەند جارێکیش من لە چەند بەرپرسێکی یەکێتی گوێم لێ بووە لە مقابلەکانیان کە هەر چەندە قسەکانیان بەڕاستی قسەی باش نییە لەسەر کاک لاهور، بەڵام نەیانتوانی ئەو بشارنەوە کە دەرچوونی لاهوری شێخجەنگی و هەواڵەکانی زۆر خراپ بووە و کاریگەری نەرێنی هەبوو بەسەر یەکێتیەوە و دەنگەکانی کەم کردوون و پێگەی یەکێتی زۆر لاواز کردووە. لەبەرەوەی ئەم جارە شەیڵێمەوە ئێمە ئەو چەند سەرکردایەتی کە پشتیوانی لاهوری شێخجەنگی بووین و لەگەڵی ماینەوە لەسەر ئەساسی نەتەکەت ولات بووە نە لەسەر ئەساسی پشتگیریکردنی شخصی بووە، لەبەر ئەوەیە کە ئێمە ئەمانزانی بەرنامەی ئێمە لەناو کۆبوونەوەکانی سەرکردایەتی بووین، حتمما ئەمانزانی بەرنامەی هەرێکیان چییە و ئەمانزانی کاک لاهور نیەتی بۆ خزمەتکردن ئەگەر بهێڵن ئەگەر ڕێگری نەکەن و بە دڵنیایی کۆمەڵێک پرۆژە هەیە کە لە هەڵبژاردننی ڕابردوو یەکێتی ئیدعای بۆ کرد کە ئەڵەم یەکێتی دیارەمە بە سمسەرانی یەکێتیە کە ئیدعای بۆ کرد و خەڵکی خۆشی کەوادری خۆشی پێخەڵەتاند، ئەمانە لە ڕاستیدا زۆر پێشتر بەرنامەی لاهوری شێخجەنگی بوون کە ئەوان ڕێگر بوون، یعنی ئەوان هاتوون ئیدعا یان حملەی انتخابی بە کۆمەڵێک بەرنامەوەکەن کە ئەمانە لە ئەساسدا لەسەر دەستی ئەوان لەبار بداوە، ئەو بەرنامانە بەرنامەی لاهوری شێخجەنگی بوون و ئەوان لەباریان برد، هاتن خەڵکی خۆیانیان پێڵ خەڵەتان، هاتن کەوادری یەکێتی و خەڵکی کوردستانیشان پێ هەڵخەڵەتاند. حکمی یەکێتی و پارتی لەم وڵاتەیە زۆر ڕوون بۆتەوە، دوای 30 ساڵە بڕوا ناکەم ئیتر یەکێکە بێ نەزانێکە ئیتر ئەمان لە ئاست حکومڕانی ئەم هەرێمەنین. هەندێک واقع زاڵ بووە، مەسەلەی هێزە، مەسەلەی ئیمکانیاتی مەسەلەی مادەیە کە بەدەست ئەوانەوەیە، ئەمە ڕەنگە
کاتی مانەوەی ئەوانی لە حکومڕانی کەمێک درێژتر کرد بێتەوە بەڵام بە دڵنیایی هەر جۆرە حزبێک یان هەر حزبێک لە دنیا یان هەر وڵاتێک یان هەر سیستمێکی حکومڕانی جا چ لە ناو حزب بێ چ لە وڵات بێ چ لە هەرێمێک بێ ینی بەڕاستی سەر ناگرێت و کۆتایی دێت و هەتا تونتر بێت بەرامبەر بە خەڵک زیاتر نزیکە بێتەوە لە کۆتایی خۆی. پێم خۆش نییە ئەمڕۆ لێرە دانیشتوم ئەم قسانە لەسەر یەکێتی بکەم. ئەم جارەش هێڵەمەوە من قسەکەم لەسەر حزبەکە نیە، قسەکەم لەسەر لەبەرەوەی من احترامی ئەو مێژواگرم بۆ پێشم شەرم نییە من مێژوو یەکەم هەبووە هەموو برادرانش شانازی بۆ مێژۆمانەوەکەین کە لە ناو یەکێتیش هەمان بووە. بەڵام کە ئەڵەم یەکێتی چکە یەکێتی ئێستا کەس دەوری نەماوە. بەڕاستی کادر یەکێتی من نازانم دەوریان چیە، کەس دەوری نەماوە لە ناو یەکێتی، چەند کەسێک نەبێ چەند ئەشخاصێک نەبێ کە ئەوانیش لە پەنجەی دەستڕەت ناکەن ئەمانە ئێستا تەمسیلی یەکێتی ئەکەن و خۆزگەمە خواست لێرە دانەنیشمە ئەم قسانم بکردایە لەسەر یەکێتی بەڵام ئەمانە ئیتر وایان لە یەکێتی کرد بەڕاستی بەداخەوە بۆ ئێمە و بۆ هەموو خەڵکێکیش بۆ تەنانەت بۆ کەوادری خۆشیان ئیتر یەکێتی ئەو جێی ئومێدە نەما کە چەند ساڵێک بەر لە ئێستا پێمان وا بوو یەکێتی ئەتوانێت بێتە جێی ئومێد. ئەمڕۆ کە 4 ساڵ بەسەر 8 تەمووزدا تێدەپەڕێ جگە لە بارودۆخی ناوخۆی یەکێتی یانی لە بارودۆخێکدا قسە دەکەین کە گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدایە، دۆخی ئەمنی خراپە، وەزعی مانتیقەکە خراپە. ڕەنگە من ئێستا قسێ بکەم خەڵکێک بڵێ باشە یەکێتی چی دەوری هەیە لە مەسەلەی موچە یان یەکێتی چی دەوری هەیە لە مەسەلەی نەمانی ئارامی و ئاسایش. بەڵێ لە ڕاستیدا دەوری هەیە چونکە کاتێک تۆ بە دەوری خۆت هەڵنەستایی وەکو حزبێکی حکومڕان لە هەرێمی کوردستان ڕێگا ئەدەیت بۆ ئەوەی مەسەلەن حزبێکی تر کە پارتی دیموکراتی کوردستانە بە تەنیا نوێنەرایەتی بکاوە بە مەسەلەکان هەستێ و خۆی ئاراستی وەزەکان بکە لەبەرەوەی یەکێتی ساحەی بۆ هەموو شتێک چۆڵ کرد و ئەوەندەی مەشغوڵی ئەوە بوون کە لاهوری شێخ جەنگی دوور بخەنەوە هەژمونی لاهوری شێخ جەنگی نەهێڵن و خەریکی تۆمەت هەڵبەستن و لێدان لە لاهوری شێخ جەنگی بوون ئەوەندە بە تەنگ چارەسەرکردنی کێشەکانی هەرێم بوونە بە دڵنیای ئێستا بارودۆخی و گوزەرانی خەڵکی هەرێمی کوردستان بەو شێوێنە دەبوو. بۆیە یەکێتی دەورێکی هەیە کە جگە لەوەی لە ناو خۆشیە یعنی بینین یەکێتی بەڕاستی ئەوە یەکێتی جاران بوو کە ئەمان و جیاوازە لەگەڵ پارتی ئێستا هیچ جیاوازێک نبینم جگە لە ڕەنگی ئاڵاکانیان هیچ جیاوازێک نبینم لە بینی سەرکردایەتی سەرانی یەکێتی و سەرانی پارتی هیچ جیاوازێک نبینم بەڕاستی. وە لەم سنوورە لە ماوەی ڕابردووشدا ئەوەی کرا بەرامبەر بە لە تیرۆرکردنی خەڵک یعنی ئێمە بینیمان خەڵکێک کە ئینتیمای جیاوازی هەبوو و ڕەئی نەچۆ ژێرباری سیاسەتی ئەوان ئامادە بوون تا تیرۆرکردن لەگەڵ خەڵک دەشتن. نمونەشمان هەیە لە هاوکارجاف و شەید هاوکارجاف و شەید مورادکانی کوردی و کۆمەڵی خەڵکی تر هاوڕەکانیان کە بەڕاستی ئەگەر ئیشێکی جددی لەسەر ئەوە نەکرای ڕەنگە ئەم بارودۆخە زیاتر بیکێشا خەڵکی تریشی بەسەردا بەهاتەیە. بۆیە وە بخراپ بەکارهێنانی هێز لە ماوەی ڕابردوودا بینیمان یعنی چی بەرامبەر مامۆستا و موچەخۆری ئەم زۆنەکرا بەڕاستی. بۆیە جگە لە ڕەنگی ئاڵاکان ئێستا جیاوازێک نبینم لە نێوان سەرکردایەتی یەکێتی و سەرکردایەتی پارتی و حکومڕانانی ئەم دوو حزبە بەداخەوە و ئەمە هەر ئێمە نا یەکێتیەکان ڕێخستنەکانی یەکێتی کەوادری یەکێتی ئێستا ئەوان خۆشیان قوربانی دەست ئەم سیاسەتن کە یەکێتی لە 8 تەمووزەوە پەیڕەویەکە. بۆیە بە دڵنیایی 8 تەمووز حادەسێک بوو نەک یەکێتی هەزار هەنگاو بردەدواوە هەرێمی کوردستانیشی تووشی جۆرێک لە قەیران و تەنگژە کرد کە وا بە ئاسانی ڕاز نەبێتەوە. ئەگەر ئەو کاتی پێش 8 تەمووز کە طبعاً کاگلاهور بەرنامەیەکی هەبوو بۆ لا مرکزیت ئەگەر ئەو کاتە بیان هێشتا ئەم بەرنامانە سەر بگرێ بڕوا بکەن زۆر شت هەیە. طبعاً لا مرکزیت ئەو کاتە هەم پارتی ژواتێکی هیچ بوو ئەمە من بەس بۆ سلێمانی داوای لا مرکزیت دەکەین لەگەڵەوەی ئەو کاتەمە بەسمان ئەو بوو لا مرکزیت بۆ هەموو محافەزەیەک هەبێ بە هەولێر و دوهۆکیشەوە بەڕاستی بۆ ئەوەی هەم کار ئاسانی بۆ ڕێوشوێنەکانی ڕێوشوێنی ینی ئیشکردنی هاوڵاتیان باشتر بکرێ کار ئاسانی باشتر بکرێ هەم چارەسەری ئەوە بکرێت کە ئیتر دەسەڵات لای یەک کەس لای یەک حزب کۆ نەبێتەوە مەسەلەی موچەش بەم ئاراستەیەدا نەڕوەکە ئەمڕۆ پێدا ڕۆشتووە. بەڵام ئەوان هاتن لە ناو کۆبوونەوەکان چەند جارێک بە
بە پلان و بەرنامەی پێشوەختە ئاهاتنە ناو کۆبوونەوە بۆی ئەم بەرنامانە لە باربەرن وە سەرکەوتوش بوون لە باربەردنی بەداخەوە دواییش هاتن بەڕاستی لە هەڵبژاردننی ڕابردووە کەوتم یعنی حملەیان بۆ بەرنامانەیە کرد بۆ بەرنامانە کرد کە خۆیان لە باریان برد. ئەمڕۆ ئەوەی کە خەڵکی کوردستانی پێداتە دەپەڕێ لەم بارودۆخە گوزەرە لەو بارودۆخە گوزەرانە خراپە لەم بێموچەیە لەم نەبوونی ئارامی و ئاسایش و ئازادیە یەکێتی و پارتی وەک یەک تێیدا مەسئولن یعنی با واضح بێ لە لای خەڵکی کوردستان کە جاران حزبێکە بوو بە ناوی پارتی ڕێگری زۆر شتیە کرد ئێستا یەکێتی و پارتی بەیەکەوە ڕێگری ئەوەن کە زۆر بەرنامە هەیە کە لە ساڵحی خەڵکی هەرێمی کوردستان بوو سەرنەگرێ بە نمونە مەسەلەی تەڵتینکردنی موچەی فەرمانبەران کە لە هەڵبژارنەکان زۆر کەس ئومێدێکی بە یەکێتی تەوان ئێمە ئامانزانی ڕاستی بە خەڵکەکە ناڵێن بەڵام خەڵک چانسێکی دا بە یەکێتی پێیان وا بوو کە ئەوەی کە کاک بافڵ ئەیڵێ لە ئەرزی واقعیا جێبەجێیەکەن بەڵام لە ڕاستیدا هەر لەو کاتێک کە حملەیان بە مەسەلەی تەڵتین نەکرد و خەڵکیان پێخەڵەتاند هەر لەو کاتەیە لەم زۆنە فۆرمی هەژماری من بە زۆر بە موچەخۆر پڕ دەکرایەوە بۆیە هەشتی تەمووز نەک بۆ ئێمە هەشتی تەمووز کاریگەریەکانی بۆ هەرێم و بۆ عێراقیش دەرکەوتووە و من تەمە ناکەم بەڕاستی یعنی لەوە زیاتر نەڕوات چونکە خۆی بارودۆخێکی خراپ ئێستا لە ناوچەکە هەیە لە دنیا هەیە و ئەگەر بە ئاقلانە لەم هەرێمە تەسەڕوف نەکرێ بەڕاستی ڕەنگە بارودۆخ زۆر خراپتر بڕوات و ڕەنگە مەینەتی زیاتر بەسەر خەڵک دابێنن بۆیە من هیوادارم کەلانی کەم بۆ لەمە دووە بزانن چۆن تەسەڕفەکەن لەوە زیاتر خەڵکی کوردستان و گوزەرانی خەڵکی کوردستان ینی خراپتر نەکەن خەڵک لەوە زیاتر تووشی قەیران نەکەن چونکە بەڕاستی بارودۆخی خەڵک هیچ کاتێک لە خراپترین سەردەمیشدا وەکو ئێستا خراپ نەبووە چونکە ئەو کاتێک کە لە ساڵی 93 و 94 بوون و 5 کە موچە نەبووە لە بەرەوەی بەڕاستی گوزەرانی ینی سەروەت و سامانی هەرێمەکە یان ئەوەی کە لە دەستی حکومەتدا بوو هەر ئەوەندە بەشی کردووە و خەڵک مقنع بوو بەوەی کە هەر ئەوەندە هەیە وەر ئەوەندە بڕدەکا بەڵام ئێستا حکوومەتی هەرێم پارتی و یەکێتی ناتوانن نەقەنەعەت بە ئێمە نە بە خەڵک بێنن کە ئەم هەرێمە خاوەنی واردات نییە ئەوە من دڵنیاشم کاتێک ئێمە قەنەعەتێنین کە ئەم هەرێمە هیچ وارداتێکی نەماوە وارداتی ئەم هەرێمە بەشی ناوخۆ ناکا بەشی موچە ناکا بەشی ئەوە ناکە کە ژیانی خەڵکی پێ ببوژێنیتەوە کە بەرپرسەکانی ئەم هەرێمە ئامادە بوون دەست لە مەسئولیت هەڵگرن چونکە تا یەک ئانا لەم هەرێمە بەدەست بێت تاوەکو سەروەت و سامانی ئەم هەرێمە بۆ ئەوان بەدەست بێت و تاوەکو خێروبێرێک لەم هەرێمە مابێ ئەوان دەست لە مەسئولیت هەڵناگرن بەخۆشی دەست هەڵناگرن بۆیە کاتێک ئێمە و خەڵکیش بڕواکەین کە سەروەت و سامانی ئەم هەرێمە بەشی ئێم خەڵکەکەی ناکا بەشی موچە ناکا بەشی داهاتی ناوخۆکەی لەگەڵ فرۆشی نەوتا بەشی موچە ناکات کە ئەوان ئامادە بوون چونکە ئەوان نەهاتون بۆی خزمەتی خەڵکەکە بکەن هاتون بۆی قازان جێ بکەن و شتێکیان دەستکەوێ کاتێک دەستکەوتیان نەما لەم هەرێمە دەست هەڵەگرن کە دەستیان هەڵگرت ئەو کات ئێمە دڵنیاین لەوەی ئەو هەرێمە خێروبێری نەماوە بەڵام تاوەکو ئەوان بەردەوام بن دڵنیاین لەوەی خێروبێری ئەم هەرێمە ئەچێتە گیرفانی چەند کەسێکەوە و من لەم ڕۆژانە بەڕاستی ڤیدیۆی هاوڵاتیەکم بینی کە زۆر تەسیری لێکردم و فعلا قسەکەشی زۆر تەواوە کاڵێ 5 ملیۆن کورد دەرەقەتی 5 کەس نایە طبعاً کاڵێ 5 کەس فعلا خۆی 5 کەس نین بەڵام ئەوانەی کە بڕیاری کۆتاییان لە دەستە و پارەکە ئەچێتە گیرفانیان خەڵکانێکن کە وەکوتم لە پەنجەی دەستێ پەڕ ناکەن ئەم هەرێمە بە 5 ملیۆن کەسە بە قوربانی دەست 5 کەسە بەڵام سەرڕای ئەوەی کە ئەم بارودۆخەکانیان بەم ڕۆژە گەیاند ئەمە مانای ئەوە نییە کە ئیتر ئەمە کۆتاییە و چیت چارەسەرێک نییە من چەند جارێک باسی ئەوم کردووە حزبەکانی دەرەوەی یەکێتی پارتی ئەتوانن بەڕاستی ئەم بارودۆخە بگۆڕن ئەگەر داردەستەی دەستی یەکێتی پارتی نەبن بەڵام ئەمەش جارێکی تر نیگەرانێکی تر بۆ دروستکردن کە خەڵکانێک یا ئەحزابێک لە دەرەوەی یەکێتی پارتی
کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ناساندووە و هەوڵی بە کۆکردنەوەی دەنگە ناڕازیەکانی دەرەوەی یەکێتی پارتی دەدەن بۆ ئەوەی ئەو دەنگانە بە فعلی بۆ هێزی ئۆپۆزیسیۆنی فعلی نەڕوات و ئەمانە یەکێتی پارتی هەرگیز خۆیان ناتوانن بەرنامەی حیزبەکانی دەرەوەی خۆیان بەو شێوەیە لەبار بەرن وەک ئەوەی لە ڕێگەی ئەوانەوەی کەن کە زۆر جار سیناریۆشیان بۆ دروست دەکرێت لە گرتن و لە تۆمەت بۆ دروستکردنیان بۆ ئەوەی بیانکەن بە ئایکۆنی سیاسی و دەنجی خەڵکیان بۆ کۆکەنەوە. هەشتی تەمووز ئەم جارەش ێڵەمەوە دەرەنجامەکانی نەک بۆ ئێمە بۆ هەموو خەڵکی کوردستان دەرەنجامی کارە ساتبار بوون و وەگوتومە لە سەردەمی بەر لە هەشتی تەمووز و لە سەردەمی حکومڕانی لاهوری شێخ جەنگیشە ئێرە بەهەشت نەبووە، بەڵام هەرگیز نەگەیشتوتە ئەو ڕادەیەی کە بەم شێوەیە سوکایەتی و ئیهانە بە خەڵکی هەرێم و بە یەکێتیەکان بکرێ و موچەخۆر و مامۆستا بەداخەوە ئەو تەسەڕوفانەی بەرامبەر بکرێت کە لە ماوەی ڕابردوو دابینیمانە. یەکێتی 100 ساڵ ڕۆیشتە دواوە بە هەشتی تەمووز و هەموو ئەو ناوانەی یان ئەو دروشمانەی کە لە لۆگۆی یەکێتیشا هەیە تەنها بوونە قسە و بوونە لۆگۆ و لە سیاسەتی یەکێتی بوونیان نەما ئەوەی کە ئێستا هەیە لە ناو یەکێتیدا چەند کەسێکە کە ڕۆڵیان هەیە بە تایبەت خودی بافڵ تاڵەبانی کە ئێستا خۆی سەرۆکە بکوژ و بۆ بەرخۆیەتی و چەند کەسێک کە کاک بافڵ خۆی و کاک قوبادی برای ڕەئیان لەسەریانە ئەمانە خۆیان دەسەڵاتیان پێداون باقی نەک کەوادری یەکێتی باوەڕم پێ بکە یعنی جاری وە باسی واکەم خەڵکێک کە پارتیزان بووە نەکرد پێشمەرگە پارتیزان بووە ئێستا بە جۆرێک ئیهانە ئەکرێ دەسەڵاتی کەسێکی ناو نووسینگەی قوباد تاڵەبانی نییە لە کاتێکدا هەموو تەمەنی لە پێشمەرگایەتی و لە شاخ بەڕێ کردووە پارتیزان بووە لە دوای ڕاپەڕینی شەوە دانەبراو بووە بەڵام ئێستا دەسەڵاتی کەسێکی ناو نووسینگەی قوباد تاڵەبانی نییە و ڕەنگە ئێستا لە دوای هەندێک گۆڕانکاری کە لە ناو یەکێتیەوە کرا لە ڕووی مانسەبیشەوە نەکرد دەسەڵات لە ڕووی مانسەبیشەوە لە هەمان پێگەیا بن ئەگەر زیاتریش نەبن ئەوانەی ناو نووسینگەی قوباد تاڵەبانی کە من طبعاً کەم ئەم قسەی ئەکەم من مەبەستم ئەوە نییە کە من لەگەڵ هاتنە پێشەوەی دەم و چاوی نوێ نەبم لە ناو هیچ حیزبێکە یان لەگەڵ هاتنە پێشەوەی گەنج نەبم بەڵام هاتنە پێشەوە لەسەر ئەساسی ئیهانەکردنی خەڵکێکی خاوەن خەبات نا بەڵکو لەسەر ئەساسی بەیەکەوە کارکردن و لێفێربوون لەو جیلەی پێشتر کە خەباتی کردووە بە هاوکاری لەگەڵ ئەو جیلەی کە دێتە پێشەوە بۆی بتوان ئیشێکی باش بکەن بەڵام ئەوەی لە ناوی یەکێتیە گوزەرێ هاتنە پێشەوە نییە بە ئامانجی ئەوەی کە دەستگرتنی گەنج بێ بۆ هێنانە پێشەوە بەڵکو ئەگەر خۆیان هەستی پێ بکەن جۆرێک لە ئیهانەکردنی هەموو ئەوانە دەستی پێ کردووە کە پێیانەوترێ پێشمەرگەی دێرین پێیانەوترێ ڕێخستنی دێرین وەکە سوکاری شەهیدانن من باکم بەوە نییە کە خەڵکێک مەسلحەتی لەبەر مەسلحەتەکەی خۆی پێچەوانەی ئەماڵێ بەڵام خەڵکە دڵسۆزەکەی یەکێتی هەر ئەواڵن کە من ئێڵم بەدڵنیایی یعنی ئێستا لە ناو یەکێتیە باشترە کە نەزانن کە سوکاری شەهیدی باشترە کە نەزانن کە سوکاری پێشمەرگە و ڕێخستنی دێرینی چونکە ئەگەر بزانن یا خۆت پێشمەرگەی دێرینی یا ڕێخستنی دێرینی چونکە کەی بزانن ئەوەی ئینجا زیاتر ئیهانە دەکەن لەبەرەوەی ئەمان بڕوایان بە شتێک نییە بە ناوی کە سوکاری شەهید و هیچ ڕێزێک بۆ ئەو چینانەی کە باسم کردن ناوی یەکێتیدا نەماوە بەداخەوە یەکێتی بەم ڕۆژە گەیشت هیوادار بووم لەم ڕۆژەیە لەم کاتەیە قسەیەکی جیاوازتر بکەین بەڵام واقع ناگۆڕێ مێژوو ناگۆڕێ مێژووە بێ خۆی باز بکرێ ئەوانەی کە باسیشم کردن شتێکە تازە بوون بە مێژوو من یا هەر کەسێکی ترە بێ خۆی باسیکە بۆ دەرەنجامەکانی هیوادارم یعنی دەرەنجامی هەشتی تەمووز بۆ یەکێتی و بۆ خەڵکی کوردستان لەوە خراپتر نەڕوە کە ئێمە هەوڵە دەین لای خۆمانەوە کە کاری جدی بکەین لەسەر ئەوەی بەشێک بین لە چارەسەری ئەو بارودۆخانە بەڵام پێشتری ژووتومە کاک لاهور و ئێمەش پێویستمان بەوەیە کە ئەمە بە چارەسەری ئەم دۆخانە بە تەنیا ناکرێت پێویستی بەوەیە کە هەموو لایەک هاوکار بن بۆ چارەسەری بارودۆخی خەڵکی هەرێمی کوردستان
ئەم جارەش ێڵەمەوە هیوادارم جارێکی تر یا لە ساڵیادێکی تر نینەوە باسی ئەو بکەین کە یەکێتی لەم ساڵیش خراپتری بەسەر هەم کەوادری خۆی هەم بەسەر خەڵکی هەرێمی کوردستان داهێناوە. طبعاً هەموو ئەو ڕێکارانەی کرا هیچیان پەیڕەوی نەبوون و بڕواشیان بە پەیڕەو نیە بەڕاستی، ینی لە 8 تەمووزەوە دواتر لە دەرکردنی کاک لاهور و ئێمەوە دواتر لە کردنی کاک بافڵ بە سەرۆکی حزب و هەم لە کۆنگرەی ینی دیدار هەندێک بابەتێک لای کرایەوە کە لە هیچ حزبەکانی نیشتی وایە تۆ دیدارێک بابەتی پەیڕەوی یەکلای کاتەوە بابەتی چارەنووسازی تێدا یەکلای بکرێتەوە خەڵک تێدا بگرێ بە سەرۆک خەڵک بهێنرێتە خوارەوە و هەتا کۆنگرەی پێنجیشیان ینی هەندێک شت کرا لە ناو یەکێتیە لە پیرمە لە کۆنگرەی چوار خەڵک گلەی یاڕەخنەی ئاراستەی کۆنگرەی چوارە کرد گوایە قائیمە هەبووە لانی کەم ئەگەر قائیمە هەبوو بێ ناوەکان لە بەردەستی کەوادری یەکێتی ئەندامانی کۆنگرە بوون پێچێن ئەوانەی کاندیدن بۆ سەرکردایەتی بەڵام لە کۆنگرەی پێنجی یەکێتیان من پێم سەیر بوو یعنی هەتا بە جۆرێک خەڵک ترسێنرا بوو یعنی کەس جورئەتی ئەوەی نەکرد دەنگ بکا بڵێ قائیمەیەک درایە دەست ئەندامانی کۆنگرە کە ئەمە قائیمەی کاک بافڵە کەس نازانێ ئەم قائیمە چی تێدایە و زۆر کەسیش پێی وترا بوو کە تۆ کارت بۆ کراوە ئۆکەی ئەوەی پێدرا بوو کە سەرکردایەتی تا دوای دەرکەوتنی ئەوەی کە قائیمەکەی کاک بافڵ دەنگی کۆنگرەی بەدەستێنا و کرایەوە کەس نەیزانی کەیتیایە و هەندێک خەڵک هەتا ئەو کاتەش پێی وا بوو کە ئەو لەناو قائیمەکەدایە. جگە لەمە یعنی دەرکردنی سەرکردایەتی دەرکردنی هاوسەرۆک یعنی ئەو بەڕاستی تۆ پێویستی بەوەیە لانی کەم دوو لە سەرسەی دەنگی سەرکردایەتی بەدەستبێنی و ئەبێ موبەرێرەکانت یعنی تۆ بخەیتە ناو کۆبوونەوەی سەرکردایەتیەوە بەڵام ئەم شتانە هیچی نەکرا و دوای یعنی مەسەلەی دەرکردن کاک بافڵ کراب بە سەرۆک لە کاتێکدا ینی ئەزانی هەموو بەجددی ینی هەندێک جار سەرڕێ ئەوەی بارودۆخەکان ناخۆش و بەس وات لێ ئاهات پێکەنین بارودۆخەکە بێکە ئەمەم حزبەیە کە ئێمە کارمان تێدا کرد و ساڵەهای بەرگریمان لێ کرد ئێستا بەم شێوازە بەم ئاراستەیە براوە کە کراوە بە مەهزەلە بۆ لە پێناوی چی لە پێناوی دەسەڵات و طبعاً ئێمە کاک لاهور سکاڵایەکی جوڵاند بۆ ئەوەی یاسا بابەتەکە یەکلای کاتەوە هەستان لێرە لە ڕێگەی وەزارەتی ناوخۆوە کەسێکیان ڕاستپارد کە کتابێکی کردووە بۆ دادگای سلێمانی و تیایدا باسەوە ئاماژە بە واگاکە حزبەکە بە ناوی یەک شخصەوەیە بە ناوی کاک بافڵە لە کاتێکدا ئەو حزبە بە ناوی کاک بافڵیش نەبوو و ئەم حزبە ئەسڵەن هاوسەرۆکی بوو سیستمەکەی یعنی لە دوای کۆنگرەی چوارەوە سیستمەکەی کرا بە هاوسەرۆکی یعنی بە ناوی شخصێکەوە نەبوو و یعنی بە کورتەکەی تەزویریان کرد بۆ ئەوەی نەتیجەی دادگا بگۆڕن و لەسەر ئەساسی ئەوەش لەسەر ئەساسی ئەو نەتیجەی دادگای سلێمانی لە بەغدا کاتێک کاک لاهور سکاڵاکەی بردە ئەبێ بۆ ئەوەی دەستوەردان نەکرێ لێرە لەسەر ئەساسی ئەوە بە دەستوەردان لەوێشەوە بەداخەوە یعنی وڵاتانی ئیقلیمیش دەستیان هەبوو لەوە دەستوەردانێک هەبوو یعنی قەزا لە عێراقیش خراژە ژێر پرسیارەوەکە سەرەڕای ئەوەی هەموو بەڵگەکان لە ساڵحی ئێمە بوون بەڵام نەتیجەکە بە ساڵحی ئێمە نادەوە یعنی با من شتێکتان پێ بڵێم یەکێ لە جارەکان کە من شایەدی دۆسیەکان بووم وەکو شایەتە چووم ئیمزای دوای دەرکردنی ئێمە یعنی لە دوای دەرکردنی ئێمەوە کۆبوونەوەیەک کرابوو لە سەرکردایەتی کە ئێمە دەرکرابووین هەر بەشدار نەبووین لەو کۆبوونەوەیەکی سەرکردایەتی کرابوو گوایە ئیمزا بە سەرکردایەتی یەکێتی کراوە سەرکردایەتی یەکێتی ئیمزایان کردو بۆ دەرکردنی لاهوری شێخجەنگی و ئێمەش ئەوانەی کە لەگەڵی بووین ئێوە بڕواکەن لە بەغدا ئیمزای خۆمیان پیشاندام کە ئیمزای خۆمی تایە لە کاتێکدا من لەو کۆبوونەوەی ئەوان باسییانە کرد ینی تاریخەکەی من دەرکرابووم و گوایە کۆبوونەوەکە بۆ پەسەندکردنی بڕیاری دەرکردنی ئێمەمانان بوو یعنی تۆ ئەوەندە بە پەلەپەل و بەسەر لێ شێواوی ئیشەکەیان کردبوو ئیمزای منیان بردبوو تەوانا ئیمزایە فعلەن ئیمزاکەی من بوو بەڵام ئەمە لە چی دەریان هێنابوو لە کۆبوونەوەکانی تری پێشتری سەرکردایەتی کە ئیمزای حزوورەکرا ئەم ئیمزایان هێناوە ملحەقیان کردبوو بە بابەتەکەوە بەس بۆ ئەوەی یعنی ئەوەندە بە پەلەپەل ئیشەکەیان کردبوو بەسەریاندا ئەبڕ بوو ئیمزای دەرکراوێکیان
ناردبوو گوایە من ئیمزام بۆ دەرکردنی خۆم و کاک لاهور و هەواڵەکانم کردووە بۆیە یعنی شتەکە زۆر زەق بوو ئەگەر دەسوەردانی ئیقلیمی و دەسوەردانی ناوخۆیی نەبووایە بەدڵنیایی لە ڕووی قانونیەوە هەموو شتەکان لە ساڵحی ئێمە بوو لە ناو مەحکەمەی بەغداش ئێمە ئەومان خەڵکێک هەبوو کە حەزی نەدەکرد تەڕەفگیری بکە پێی وتین کە دۆسێکە لە ساڵحی ئێمەیە قانونیەن بەڵام بەداخەوە سیاسیەن بەلاڕێدا برا و دۆسێکە بە ساڵحی ئێمە نەشکایەوە بۆیە ئەگەر وە لە هەر هەرێم و لە هەر وڵاتێکیش چەند سێکتەرێک هەیە ئەگەر ئەمانە دەسوەردانیان تێدا کرا و بەلاڕێدا بران ئەیتر بەڕاستی هەرەسێنانی ئەو هەرێمەیە ئەو وڵاتە نزیکە بێتەوە یان حتمی ئەبێ لە پەروەردە و خوێندنی باڵا و سیستمی قەزا ئەمانە بەڕاستی کۆڵەکەی حکومڕانیدا ئەوە کۆڵەکەی وڵاتن یا هەرێمن کاتێک ئەمانە فەساد دەکەوێتە ناویان بە تایبەتیش قەزا و پەروەردە یعنی بەڕاستی ئەمە کارەساتە و بینیشمانە ینی ئەم سێکتەرانە چیان لێکراوە و خۆشمان شایەدی ئەوە بووین ئێمە بە تایبەت لەم قەزیەی خۆمان کە سەرەڕای ئەوەی من خۆم کەسێکی قانونیم یعنی هەموو بەڵگەکان لە بەرچاومان بوو سەرەڕای ئەوەی هەموو بەڵگەکانیش لە ساڵحی ئێمە بوو یعنی هیچ شتێک نەبوو ئەوان بەدەستیانەوە بێ بەڵام بە دەستوەردانی سیاسی لە ناوخۆ و ئیقلیمی کەیسەکە بە قازانجی ئەوان یەکلایی کرایەوە و بەڕاستی پەسەندی بڕیارەکانی دەرکردنی ئێمە و گۆڕینی پەیڕەوی ناوخۆیەکێتیش کە ئەمەش جارێکی تر ناپەیڕەوی بوو یعنی پەیڕەوی ناوخۆ بە ناپەیڕەوی دەستکاری کرا بۆیە هەرچی کرا لە هەشتی تەمووزەوە تا ئەم لە حەزەیەش کە ئەیکەن جگە لە قەرار و خۆسەپێنی حکومڕانانی ئێستا یەکێتی هیچ شتێکی تیان نەبوو کە نە بە قانون و نە بە مەنتیق کرابێ بۆ پەیڕەوی ناوخۆش دەوری نەبوو لەوێ